سڵاوتان لێبێ ئازیزانی ئێمە چۆنن ئەم کاتەتان باش ماری چۆنی؟ زۆر باشم ئەی تۆ چۆنی؟ منیش زۆر باشم هیوادارم هەر باش بیتەواری هاوڕێم زۆرم پێ خۆشە کە ئەمڕۆ لە بەرنامەی ژیری و دیاری لەگەڵ تەواری هاوڕێمان لەگەڵتانم منیش خۆشحاڵم زۆر ماری کە ئەمڕۆ پێکەوە بەرنامەی ژیری و دیاری پێشکەشی هاوڕێ بچکۆلانەکانمان ئەکەین ئەنجا ماری پێم بڵێ بەرنامەی ژیری و دیاری ڕاهاتوو لەگەڵی زۆر باشم لە بەرنامەی ژیر و دیارە لەبەر ئەوەی بەرنمەیەکی تاو جیاوازە بۆ من و بەرنمەیەکی زۆر خۆشە پەیوەندی مناڵ وەرەگریت و هەواڵیانە پرسی لە هەموو شار و شارۆچکەکانە ئینجا دوای ئەوە بۆمان باسەکەن کە ئەمڕۆیان چۆن بوو یانیش حەزیان لە چه بڕگەیەکە چ بڕگەیەکیان بۆ دەرەچێ لە بەرنامە هەمووی خۆشتر ماری ئەوەیە کە لە کۆتاییە دیاریان پێشکەشەکە هێستێکی زۆر خۆشە زۆر و شتێکمان بابیر نەچێ سپاسی سپۆنسەرەکەمانەکەین ئایکیو لە بەروی ئەم دیاریە جوانانیان ئامادەکردە بۆ هاوڕەکانمان هەر بژی ماریگیان زۆر باشە کەواتە ماری کاتیەوەی کە ژمارەکانمان بخوێنینەوە بۆی کە هاوڕەکانمان بتوانن پەیوەندیمان پێوە بکەن 0 4 9 0 849 هەر ئێستا ئەتوانن بە شێوەیەکی ڕاستە و خۆ پەیوەندیمان پێوە بکەن بۆ ئەوەی کە لەگەڵ من و ماری گفتوگۆ بکەن و دیاریتان پێشکەشکەین چاوەڕێین زۆر باشە هاوڕێکم بەڕای من بە سەرەتا پێشەوەی پەیوەندیەک وەربگرین باسی بڕگەکان بکەین باسی بڕگەکان بکەین زۆر باشە کەواتە بابەت دڵی تۆ بێت بڕگەی لێرۆ دەست پێکەین گشتیمان هەیە کە پرسیارە گشتەکانمان بۆ مناڵەکان ئامادەیە دواتر بڕگەی چیمانێ؟ بڕگەی پۆلەکان بەمان شێوە پرسیارمان ئامادە کردووە من و ماری بۆ ئەوەی کە ئاڕاستەی هاوڕێکانمان بکەین ئەنجا چیتربان هەیە شاشەکەمان هەیە کە ئەویش کۆمەڵێک بڕگەی زۆر باشیتیایە ئەویش ڕاستە ئەنجا لەگەڵەوە شاماری دواتر ئەم بڕگەیەمانەیە کە پێوترێ دۆزینەوەی بووکەڵەکان زۆر حەزم لەو بڕگەیە تەوار منیش زۆر جا بڵەن چی پێشوەی دەست پێ بکەین من و ماری بووکەڵەکانمان شوێنەکەی گۆڕیوە جا با بزانین کە زیرەکن ئەتوانم بیدۆزنەوە دڵیام هاوڕەکانمان زۆر زیرەکن زۆر بەباشی بەڵام بەمەرجێک پێویستە لە سەرەتاوە سەیری بەرنامەکەی ئێمە بکەن بۆی کە هاوڕێکی ترتان پەیوەندی پێمانەوە کرد و ئەم بڕگەی بۆ دەرچوو ئەوە بێ بزانن کە شاشەکان چیتیە لەناو شاشەکان و بیرتان نەچێتەوە باشە؟ زۆر باشە ماری کەواتە ئێستا بابزانین یەکەم پەیوەندی ئەمڕۆمان کێیە؟ سەنا ماری سانا؟ ناوی سانا بابزانین چۆنە؟ سانا چۆنی؟ سڵاو سڵاو لە تۆش چۆنی؟ ئەزانی ئەمڕۆ تەواری هاوڕێم لەگەڵایە؟ بەڵێ تەواری هاوڕێمە خۆشەوێ وایە؟ بەڵێ زۆر ئەی باشە یەکەم جارتە پەیوەندیمان پێواکەی؟ بەڵێ یەکەم جارتە پەیوەندیمان پێواکەی؟ نەخێر زۆر جارمان کەواتە هاوڕێی بەرنامەیە کەواتە تۆ زۆر بەباشی تەواری هاوڕێمە ناسی چونکە پێشووتر ئەو بەرنامەکەی پێشکەشە کرد بەڵێ هەموو کاتی سێریم ئەکرد و هەموو ڕۆژێ سێری تۆشەکەم هەر بژی هاوڕێ جوانەکە پێمان خۆشە باشە پێمان بڵێ چەند ساڵی؟ 10 ساڵم 10 ساڵی تەمەەن درێژ بیت ئەی پێدوت لەکێوە پەیوەندی پێوە کردوین پێی بڵێ لەگەڵمانی یەکتوکەوە لە کەرکووکەوە کەرکووک زۆرم پێخۆشە هاوڕێکمان لە کەرکووکەوە پەیوەندی پێمانەوە کردووە یەکەم هاوڕێی ئەم ڕۆژمانە باشە حەزت لە کام بڕگەی بەرنامەی ژیری و دیاریە؟ حەزم بە جیاوازی وێنەکانە حەزت لە جیاوازی وێنەکانە کەواتە بە هیواین کە چرخەکەمان جیاوازی وێنەکانت بۆ هەڵبژێرە ماری باشە پرسیارێک من حەزەکەم پرسیاری زۆر بکەم لە هاوڕەکانم
لە قوتابخانەی وایە؟ لە قوتابخانەی پۆلی چەنی؟ پۆلی چوارەمە. پۆلی چوار. ئەی باشە هاوڕێ و هەیە لە قوتابخانە؟ بەڵێ. ئەی ناویان چییە هاوڕێکانە؟ ئاویان کاکەر و تارە. ئەی لێرەوە سڵاویان پێگەێنی؟ بەڵێ سڵاویان لێبێ. هەر بژی هاوڕێکەم. ئەی باشە چی بۆمان ئامادە کردووە؟ هۆنراوەیەک، گۆرانیەک؟ گۆرانیەک دۆ دەڵێ. گۆرانیڵێ پێمان خۆشە بێ فەرموو. بەڵێ. زمانی کوردی. کوردم کورد زمانم خۆشم دەوێی کوردستانم کوردی زمانی باپیرانم مای سەربەزیریانم کوردستانم یەک پارچەیە گیانم پیدەی کوردستانە زمانی کوردی شیرینە پەرهەنگی وشەی بینینە وشەی پڕواتە جوانە ڕێسمانی ڕێک و ڕەوانە بەکوێ بچم پێناسم میدانا دەسامن هەمەزادا و کەڵوو ڕووبانیرە لەگەڵ سۆرانی هۆرانەی گشتمان برای یەک زمانی خاوەن خاکی کوردستانی. هەر بژی چەپڵێک بۆ ئەم هاوڕێ جوانە. زۆر باشە ماری بڕۆینە لای چرخەکەمان. منی زۆرم پێخۆشە بڕۆین بە لای چرخەکە. بڕۆین بۆی هاوڕێکانی ئامادەی سەراگیا؟ لینەوە لە چاوەڕوانی کاتە چرخەکەمان ئەگەر بێتە سەر شاشە دەستخۆش با پێکەوە بڵێن 1 2 3. زانین جیاوازی وێنەکانی بۆ دەرچوو. زۆر سپاس. زۆر باشە کەواتە ئێستا با بڕۆینە لای وێنەکەمان 1 2 3 4 5 6 9 وێنەکەمان گەیشت. پێنج جیاوازیمان پێویستە بۆ بدۆزێتەوە. سانە وێنەکە بینی تۆ؟ نەخێر جارە نادۆستەکەم. وێنەکەمان زۆر جوانە سری و پشی لە جوانانەکە. ئەگەر بۆمان گەورەکەن وێنەکەمان بۆ گەورەکەن دەست خۆش با پێنج جیاوازی بدۆزینەوە. باشە بەزمان دێتە سەر شاشە. پێنج جیاوازی جیاوازی سەگەکان دانەیەکی چووکێکی ڕژی هەیە لەملا ئەوەی ترمێتی. هەر بژی هاوڕێکەم ئەوە یەک. سەگەکەی تریش نێوچەوانی زەردە ئەوەی تر سپیە. هەر بژی زۆر باشە ئەوە دوو. چیتر؟ پەتەکەی لای دارەکەوتم. باشە. گەڵاکان گوڵەکەی لای سەگەکەی ئەم لاوەیە. کامیان؟ ڕاستە ئەمە کەواتە ئەوە سێ. ئەوە سێ هەر بژی پشتی پشیلەکە. مۆرەکە کلکی سیامە کەنە ئەمەش ڕەنگی کەنە سینێ یانی. کلکی چۆناییە؟ ئەوەی ئەم لا سیە. باشە. ئەوەی ئەم لا ڕەنگی تۆخترە ڕاستە ئەوە چوار. کەواتە یەک جیاوازی ماوەیە؟ باڵێ. بابگەڕین کاتمان وا خەریکە نامێنێ ئاگاداری کات بە یەک جیاوازی و ماوە. یەک دەقە. خێرا کاتت نامێنێ. دا سێری پشی لە ڕەساسیەکە بکە. هاش سەری دەستی پشی لە ڕەساسێکەکە. حاوت شاش خێرا پێمان بڵێ. ئەوەتانە دەستەکەی کرد. پێنج کامە؟ هەر بژیت. پێنج جیاوازی دۆزیەوە هەر بژی هاوڕێکە. پێنجەکەی بنا پێنج جیاوازی دۆزیە هەر بژیت.
پیرۆز بێ هاوڕێ جوانەکان بووی بە براوەی یەکێک لە دیارەکانی ئەمڕۆمان بە هیوان کە بتوانین دڵخۆش بکەین و لە کەرکووکیش لەگەڵمانە بوو ئێمە دیارەکەی بۆ نێرین لە ڕێگەی نووسنگەکانمانەوە لە کەرکووگەتوانی دیارەکەت وەربگری ئەچینە لای هاوڕێکی یەکی تر ناویانین کێمان لەگەڵا هەمیشە بەڵێ چۆنی هەمیشە لا باشم یاخوا باش بی لە کێوە لەگەڵمانای لە شارباژێ زۆر خۆشحاڵی باش دەکەم ئەی چەند ساڵی دوام تەمەنم 12 ساڵە تەمەند درێژبی هەمیشە پێم بەڵێ بڵێ بەرنامەی ژیری و دیاریت بەلاوە چۆنە هەمیشە ئێمە بەرنامەیەکی حەزەکەین زۆر خۆشە. وەکو ناوەکەی تۆ پێمان خۆشە بەڵێ. بێ کە پرسیارتان لێکەین بزانین ئەو بەرنامانەی کە ئێمە پێشکەشی ئێوە یەکەین بە دڵتانە زۆر خۆشە بەرنامەکانتان کاتە خۆشحاڵین زیاتر حەزە لە کام بەرنامەیە بەرنامەی ژیر و دیاری ژیری و دیاری ئەی ئەنجا. باشە بڵێ چی ماری حەزم کرد بە هەمیشە و بینەران بڵێم ئێستا بیرم کەوتەوە ئەمڕۆ یەکەم بەرنامە نوێەکەی من پەخشکراکە گفتوگۆ لەگەڵ ئێوەیە لەمە بەدووە بڕگە و بابەتی جیاوازمانە بێ بەرنمەیەکی نوێ بەناوی گفتوگۆ لەگەڵ ئێوە بەرنامە نوێەکەی ماریش جە پێم خۆشە خۆ باسیکەی بەرنامە نوێەکەی من ناوی هەر جارە و گەشتێکە هەر جارە و ئەڕۆین بۆ شوێنێکی دێرینی کوردستان هەم بۆی ئێمە بیزانین ئاشنابین بە شوێنەکە هەم بۆی ئێوەش ئاشنابن جا بڵێ چیتەوە هەر جارۆ کە ئەڕۆین بۆ گەشتەکە کۆمەڵێک هاوڕێمان لەگەڵ خۆمان نابین خۆشحاڵین زۆر باشە کاتە ماری لەگەڵ ئەوەی کە بەرنامەی ژیری و دیاری هەموو ڕۆژێک بە شێوەیەکی ڕاستەوخۆ ساعت 4 بۆ 5 لەگەڵ هاوڕێکانمان نابێ و ساعت 3 بۆ 4 بڕگە و بابەتی جیاوازمان هەیە هەمیشە ئەڕۆینە لای چرخەکەمان ئەگەر ئامادەبیت بەڵێ ئامادەم زۆر باشە ئەم جارە بۆ لای چرخەکەمان ماری تۆ پێمان بڵێ یەک دووسێ بەڵام سەرەتا حەزەکەم بزانم حەزەکەی کام بڕگێ و بە دەربچێ بڕگەی پۆلەکان بڕگەی پۆلەکان کەواتە بەهیواین کە بڕگەی پۆلەکانە بۆ دەرچێ با بێ کۆ بڵێن یەک 2 3 سێ جیاوازیوێنەکانمان بۆ دەرچۆ دووبارە کەواتە چاوەڕێی وێنەی دووەممانەکەین کە بێتە سەر شاشە زۆر باشە وێنەکەمان بۆ گەورەکەن و پێنج جیاوازیمان وە بدۆزەرەوە بەڵامەشە ناتۆتە سەر شاشە تۆزێکی تر یەتە سەر شاشە یەک تۆزی تر هێشتا نەهاتە چاوەڕێیەکەین لە بەرەوەی کە ماری بەرنمەکەمان ڕاستەو خۆیە بۆیە چێتە سەر شاشەی ماڵیەوە زۆر ڕاستە تاریخ بلوسی کوڕەکە ئەو لەو لاتپیە لەو لاشینە هەر بژی ئەوە یەک دارەکەش لایکی مۆرە لایکی پەمەیە لایکی سپیە دار ئەوە دوو زۆر باشە تاجی سەر دۆلفینەکە باشە ئەستێرەکەی ڕاستە ئەستێرەی لەم لاستێرەتیانە ئەوە ناسیە سوورەکانێکێکیان ڕووی لەو لایەکێکیان ڕووی لە لای ڕاستە هەر بژی دەوە چەند ماری چوار قاچکێک لە خوارەوەی لێو لا ڕەنگی سەوزا لەو لا ڕەنگی قاوەیە کەواتە ئەوە پێنج یەک چەپڵی بەهێز پیرۆزە هاوڕێ جوانەکەم هەمیشە گیان براوە بوویت من زۆرم پێخۆشە کە ئاوا هاوڕەکانمان زۆر بە تەرکیزەوە سێری وێنەکانەکەن و ئەیدۆزنەوە اینجا ئەبن بە خاوەنی خەڵاتی زۆر جوان ڕاستە کاتە دووبارە زۆر سپاس بۆ سپۆنسەری بەرنامەکەمان IQ ئەنجەماری
ئەم بڕگەیەمان دۆزینەوەی جیاوازیەکان زۆر باشە بۆ هاوڕێکانم لە بروی کەوایان لێکە سەرنج بن تەرکیزیان بەکاربێنن. زۆر ڕاستە تەواری هاوڕێم و خۆی لە خۆی هەموو بڕگەکانمان باشن بۆ تەرکیز و سەرنجیان. اینجا دوایەوە بڕگەی بووکەڵەکانمان هەیە ئێمە ئەو بڕگەیەش پێویستە زۆر بە وریاییەوە بۆکسەکان هەڵبژێریت و بزانی هەمان شێوەیە یاخود اینجا بووکەڵی زۆر جوانی تیابینی زۆر جەماری وەکو باسی کرد کە بڕگەی بووکەڵەکەمان پێویستە لە دەستپێکەوە بینەری بەرنامەکەمان بن چونکە جاری وایە هاوڕێکانمان لانێ ژمارە 1 ژمارە 4 ژمارە 7 بکەنەوە دواتر بۆ هاوڕێی دووەممان کە پەیوەندیمان پێواکە کار ئاسانیە ئەو ژمارانت بۆ کراوەتەوە. و اینجا دوای ماوەیەکی تر کۆمەڵێک بڕگەی زۆر خۆشتر و جوانتر زیاکە بۆ بەرنامەکەمان ئەو زانی بووتەوە ڕاستە خۆی ڕاستی من بەتەما بووم بیکەم بە سپرایز بە سپرایزەکەمان تازە تێک بەڵام سپرایزە نازانن یاریەکان چییە ڕاستە ئەوە ژێ کاتە بڕگەی نوێمانە بێ بۆ بەرنامەی ژیری و دیاری بەم نزیکانە. زۆر باشە ماری باش ژمارەکانمان دووبارە بخوێنینەوە بۆی کە هاوڕێکانمان بتوانن پەیوەندیمان پێوە بکەن بە ژمارەکانی 0 1970 460 99 یاخود 0 751 849 03 13. زۆر باشە هاوڕێی دواترمان وەرەگرین. ئانا ئەم گەتات باش چۆنی باشم هەر باش بی لەکێو لەگەڵمانەی ئانا چەمچەماڵ لە چەمچەماڵەوە ئەی پۆلی چەنی ئانا لە قوتابخانەی باڵێ پۆلی چەنی 2 ئەلف ئەی باشە هاوڕێ و زۆرە لە پۆلەکەتە باڵێ چەندێک زۆر ئەوەنە زۆرە بێت باڵێ زۆرم پێخۆشە کە هاوڕێکانمان ئاوا بوو شێوازە کۆمەڵایەتین و هاوڕێ پێیاکەن لە قوتابخانەکانە ئەوم زۆر پێخۆشە تۆش کۆمەڵایەتی منیش کۆمەڵایەت ناوت ئانایە باڵێ ئانا داوا لێ بردنەکەی ناوەکەت بە هەڵە نووسرا بوو بۆمان چاکردووی ئەنا ناوەکەت زۆر تایبەت و خۆشە زۆر خۆشحاڵم ئەو دادە بە ڕێزاتووە ماری دادە ماریە کاتا دووبارە بە خێر هاتن تەکەین ماری منیش زۆر خۆشحاڵم کە لەگەڵ ئێوەیەم لە بەرنامەی ژیری و دیاری ژیری و دیاری ماری وڵا خۆڕێشەکەوێ زانی زۆر باشە ئانا بڕۆینە لای چرخەکەمان باڵێ با بڕۆن 1 2 3 چەند خێرا بوو حەزم لە جیاوازی وێنەکانە خۆزگە جیاوازی وێنەکانت بۆ دەرەچوو حەزەکەی دووبارەی کەینەوە کاتە دووبارە 1 2 3 بابزانین بەختت هەیە کە جیاوازی وێنەکانت بۆ دەرچێت نا کرا بە زانیاری گشتی واتە پرسیاری گشتی ماری لای خۆتەوە لە بۆکسەکەیە پرسیارێکمان بەرێ زۆر باشە من حەزەکە لە کام بابەتەیە پرسیاری لەکەی من حەزەکەم لە تەندروستیە پرسیاری لێ بکەم ئاساییە هاوڕێکەم باڵێ زۆر باشە ئەتەی بزانین ئەم پرسیارەیان زۆر قورسە بەڕاستە ئەتوانی بۆی بگۆڕیت بۆیە گۆڕم بۆی پرسیارێکی ئاسانتر باشە ئاسان بێت بە سەرچاو پرسیاری چەنەممانە ماری ئەمەشیان تۆزێ قورسە بەڵام قەیناکە ئانا گیان دەنگی تەلەڤیزیۆنەکەت یەک تۆز کەسکە بۆی کە بتانی بە باشی وەڵامی ئێمە بیتەوە و لە مۆبایلەکەتەوە لەگەڵ ئێمە قسە بکە زۆر باشە باش هەر بژیت پرسیاری هەشتەممان مرۆڤێکی پێگەیشتوو چەند جووت پەراسووی هەیە مرۆڤێکی پێگەیشتوواتە مناڵ نەبێت گەورە بێت 9 دانە یاخود
11 یاخود 12 مرۆڤێک دوانزە یارمەتی تۆ بڵێ نازانی نازانم ئادەی بزانین وەڵامەکەی ڕاستە کەمال لە دڵی چەپڵا بێت ڕاستە هەربژی چۆن زانی و خوشکەکان گەورەکەم پێبیوێت کەواتە زۆر سپاس بۆ خوشکەکەی یانا کە هاوکاری کرد هەربژی خوات لەگەڵ خوای لەگەڵ داکاتەوەر قوربانە بم بای بای خوات لەگەڵ زۆر باشە ماری ئانای ئەنجا؟ هاوڕێشمان ڕۆشت زۆر ڕاستە ئەنجا ماری پێم بڵێ ئەمڕۆ چۆنی ئەمڕۆ تەنە و باس زۆر باش ئەنجا با من پرسیار لە تۆکەم واز لە مناڵەکان بێنم کەواتە با بزانم پرسیارەکان چین بزانم من بای خۆم ژیری خۆم تاقی بکەمەوە بۆی بزانم وەڵامی پرسیارەکان نەزانم پرسیاری گشتی لێ بکەم پرسیاری گشتیم لێ بکە باشە ئاڵای کوردستان چەند ڕەنگە ئاڵای کوردستان چەند ڕەنگە با بێکۆ بڵین سوور سپی زەرد سەوز کەواتە چوار چۆن ڕەنگە ڕەنگە بڕاستی زۆر بێتە ژیری زۆر سپاس تەواری هاوڕێ زۆر باشە ئەڕۆینە لای هاوڕێی دواترمانمانە با لێرەوە بڕۆینە لای هاوڕێکەم چۆنی باشە هەر باش بی تۆ ناوت چییە؟ ناو زانیایە وانیا ناوکی زۆر خۆشە ناوێکی زۆر خۆشە هاوڕێکەم پێم خۆشە بزانم لەکوێوە لەگەڵمانی لە بازیان لە بازیانەوە باشە باشە پێمان بڵێ ڕێزمان هێلێرەوە بۆ بازیان وانیا لە زۆر سەعات سپاس. چەندەوە بەڵێ. سێری ماوی مناڵانەکەی وەڵا زۆر دەمێکە واتە ئەمڕۆ سەعات سێکەت بینی بەڵێ ئەمڕۆ سەعات سێکەت بینی لەبرێکە بەڵێ بینیم ماوەی مناڵان ئێستەڤانیا بووە بە سەعات 3 بۆ 5 واتە 2 سەعات هەموو ڕۆژێک بڕگە و بابەتی جیاوازمانە بێ بۆ ئێوە ئەنجا بەڵێ زانم کەواتە خۆشحاڵین ساعتی یەکەمیشی بینیوە ساعتی دووەمیش ئێستا لەگەڵمانایە ڤانیا بەڵێ زۆر زۆر باشە زۆرمان پێخۆشە فانیانکیان وەڵام منیش لە قوتابخانە بووی تۆ؟ بەڵێ لە قوتابخانە ئەی پۆلی چەند بووی؟ پۆلی حەوت پۆلی حەوت کەواتە با بڕۆین بۆ لای چرخەکەمان ئەیدادێتەوە گیانە. ئەتوانم گۆرانیەکتان بۆ بڵێم ئەی گیانەکەم بەسەر چاو فەرموو گۆڵگۆڵێن مەکرد لە لە کۆڵانەکە تۆپەکەم هەڵدا شوە سەردارەکە ئەو دارە تو بوو هێلانەی لێبوو ئیسۆلەکە بوو تۆ بۆ ئەوێ چوو چۆلەکە تۆزێ مۆڕەی کردەوە تۆپەکەی هەڵگرت خۆی گیف کردەوە پێکەنی و شەقی لە تۆپەکەدا پێیوتم هاوڕێ تۆزێ وریابە شەپڵێک بۆ هاوڕێکەمان دەست خۆش ئای منیش توخوا بۆ منیش بۆ تەواوی هاوڕێشم بەڵێ زۆر باشە ڤانیا بەڕاستی زۆر خۆش بۆ گۆرانیە ئەنجا و گۆرانیەمان لە یوتیوبەکەمان هەیە یوتیوبەکەمان ناوی کورسات کیتسە ئەتوانن هاوڕێکانی تریشمان گوێ لێ بگرن و لەبەریکەن با بڕۆینە لای چرخەکەمان و با بڵێن بە ماری یەک دوو سێ زانین چیمان بۆ دەرەچێت بامزانین پیرۆزە پیرۆزات شەپڵێکی بۆ لێبن زۆر باشە ماری گیان ئەڕۆینە لای ناوبڕێکی زۆر کورت و ئێستا ئەگەڕێینەوە بۆ لاتان
بەرنامەی ژیری و دیاری بەڵام پێم خۆشە ژمارەکانتان بۆ بخوێنمەوە 0 460 99 0 851 849 03 13 پێشەوەی پەیوەندیەک وەربگرین پێم خۆشە تەواری هاوڕێمان گۆرانیەکمان بۆ بڵێ گۆرانیێزانم من بینیومە هەموو بەرنمەکانی تۆ گۆرانی زۆر خۆش و توێتەواری هاوڕێم وایە بینەران من گۆرانیێزانم توخوا بەخوا منیز گۆرانیەکەم لەبەر نییە بەگاڵتاکانی بەخوا لەبەر گۆرانی چی بۆ بڵێم ئاشتی ئەو زۆر گۆرانیە بۆ ماریەڵم ئەنجا ئێستا بە پێشکەشی ماری و بینەرانی کەم زۆر سپاس بەس پێم بڵێن 1 2 3 یا 2 منیش وەک گوڵ و کۆتر لە ئاشتیدا جوانم نامەوێ جارێکی تر وێران بێ نیشتیمانم باختە و ماڵ و هێلانە بە ئاوەدانی جوانە ئاشتی خۆزگێ و هیوە بۆ مناڵ لە گشوێنێ لە هەر جێیەکی دنیا کێ ئاشتی بەدی بێنێ لە نێرگزی خاکەکەم گوڵ لە بەرۆکی ئەدەم چاپڵێک بۆ تەواری هاوڕێم بەدڵ بوو زۆرم بەدڵ بوو زۆر سپاس تەواریگەن یاخوا دەنگت هەر ساغ بێت منیش پێ بڵم گۆرانێکمان بۆ بڵێ جارێ نا جارێ هیچم بیر نییە ئەو زۆربەی هاوڕێکانم کە ئەڵێم چۆنن گۆرانیەکمان پێشکەشکەن ئەڵێ بەخوا هیچم بیر نییە هیچم بیر نییە قەینا ماریگا منیش هەنێ جارشتم بیرەچێتەوە بەخوا با بڕۆینە لای هاوڕێی دواترمان کە ناوی کاردینە کاردین بەڵێ چۆنی باشم چەندێک زۆر یاخوا زۆر باش بیامیشە لە کێو لەگەڵمانای و چەند ساڵی لەسەی سادە ئەسی ساخۆ پەیوەندی پێوە کردوین کاردین خۆشحاڵینێ چەند ساڵی 10 ساڵی تەمەەن درێژ بی ئەی پێم بڵێ هەستی چۆنەکە ئێستا بە شێوەیەکی ڕاستە و خۆ لەگەڵ من و ماری قساکەی زۆر خۆشحاڵ زۆر خۆشحاڵین کاتە ماری تۆش پێی بڵێ چۆنی باشی چۆنی کاردین باشم باشی من حەزەکەم پرسیارێکە لێ بکەم ئەمڕۆ ماری پرسیاری زۆران هەیە ئامادە کردو ئامادە تۆ حەزت لە یارە کوردیەوە یاریە کوردەواریەکانە وزەی من بۆ حەزت لە یاریە کوردەواریەکانە وەکو چاوشارکێ و دادە تەواربانگی تۆکە گیانە ئەلو ناوەکەم غەڵەتە ناوکەت هەڵەیە ناو چییە کاردین کاردین بەڵێ کاردین تکا بۆ بانچاکان ئێستا بۆ چاکەین بە چاوان خەمە نەبێ زۆر باشە پرسیارەکە و چی بوو ماری کە لێو کرد کاردین ئێستا تۆ ئاگاو لە ئێمەیە بەڵێ باشە حەزت لە یاری کوردەواریەکانە بۆ نمونە چاوشارکێ و ئەمانە بەڵێ حەزت لە کامیاریە زۆر یاری چاوشارکێ زۆر خۆشیاری چاوشارکێ زۆرم حەز لێ زۆر منیش خۆشە جاماری من پێشتر چاوشارکێم زۆرە کرد لەگەڵ هاوڕێکانمان لەبەرەوەی کە چرخەکەمان هەبوو کاتە لە شاشیان نەبووم توانی لە پشتی چرخەکە و خۆم شارمە بڵی ترکم کردو چاوشارکێ ناتوانانی بیتە پشتی منەوە خۆ بشاریت بڕۆینە لای چرخەکەمان بەڵێ با بڕۆین چرخەکەمان کاتە 1 2 3 زانین چیمان بۆ دەرەچێ جیاوازی وێنەکان تۆ حەزە لەو بڕگێ هاوڕێکەم بەڵێ کەواتە ئێستا بە هاوکاران مەڵێم وێنەکە بێنە سەر شاشە
یاک دوو سێ وێنەکەمان بنێ و بە هیوای بەختێکی باش 5 جیاوازیمان بۆ بدۆزەرەوە. ناتۆتە سەر شاشە. ئێستێت دەنگی تەلەڤیزیۆنەکەت کسکە بۆی کە بە خێرایی بتوانی وەڵاممان بیتەوە. وێنەکەشمان بۆ گەورەکەن، گەورە کراوە، دەستخۆش. با دەست پێ بکەین. دەنگی تەلەڤیزیۆنەکەت نازانم چیە. دەنگی تەلەڤیزیۆنەکەت لە پێشا کسکە بۆی کە بە باشی گوێمان لێت بێت. پڕژاڵەکە پێچەوانی. هەر بژی ئەوە یەک، بەڵام هاوڕێکەم هاوکاریمان بکە دەنگی تەلەڤیزیۆنەکە و کسکە باشە؟ باش. باشە. لە خواری شۆ بەردێک لەویایە و بەردێ لەویانی. ئەوە دوو. ئەوەش ئەسپە ئاوێکەی وت. چیتر؟ ئەوەکە گیاپێکەوەی. بەڵێ ئەوە دوو. ئەوەمان هەژمار کردووە دووە. چیتر؟ کیسەڵەکەش پێچەوانی. هەر بژیدەوە سێ. یەک دەقە پەلەمەکەم. پەلە ناکەین ئێمە، پەلەمان نییە. پەلەمان نییە. یەک دەقە پەلەمەکەن. دوو جیاوازیت ماوە. خەریکە دەقەکەت کۆتایی پێیە. سێری نێوانی ئەستێرەکە و کیسەڵەکە بکە بە جوانی. دەستێکی هەیە و دەستێکی نییە. هەربژی داوە چوار. ئەی سێری نێوانی ئەستێرەکە و کیسەڵەکەت کرد؟ یەکسەرەوێ بە 5 ئەگەر سێر بکەی. ئەو بازوی پیایە ئەو بازوی پیانی. بەڵێ بڵقی ناو ئاوەکانمان. هەربژی پیرۆزە هاوڕێ جوانەکان بووی بە براوەی یەکێک لە دیارەکانی ئەم ڕۆمان و بە هیوان کە بتانی سوودی لێ ببینی. زۆر سپاس بۆ سپۆنسەری بەرنامەکەمان IQ. باڵێ پەیوەندیەکی ترمان لەگەڵا ناوی چییە؟ ڕەهەند؟ باڵێ چۆنی؟ باش. زۆر باشی؟ ڕەوەند؟ باڵێ زۆر باشی؟ باڵێ منیش زۆر باشم مەزانی؟ هەمیشە باش بم. هەمیشە تۆش باش بیتەوەریان. من لەگەڵێەوە هەمیشە باشم، دڵخۆشم. باشە پێی بڵێ یان با خۆم پێی بڵێم منیشی لێم بیرم چۆ ڕەهەند لە کێوە پەیوەندیت پێوە کردوین؟ ئەسێنانیوە. لە سلێمانیەوە. ئەی چەند ساڵ بوویت؟ چەند؟ حەوت ساڵە. تەمەند ئەی لە چ گەڕەکێکی؟ خەبات. ئەی حەز لە چ میوەیەکە؟ سرێک. ئەی پۆلی چەنی؟ یەک. ئەی سێری بەرنامەی ژیری دیاریەکەی؟ باڵێ زۆر باشە. کارە چەپڵێکی بەهێز بۆ ڕەهەند. کەواتە باش زۆر لە چاوەڕوانیەوە نەمێنێتەوە ڕەنگی هاوڕێمان. بڕۆینە لای چەرخەکەمان. یەک دوو سێ. دووبارە هەوڵ بدەرەوە. کەواتە با پێکەوە دووبارە هەوڵ بینەوە. ئۆدانی ئەمە مانای چی بوو؟ مانای چی بوو؟ مانای ئەو بوو دووبارە چەرخەکە بسوڕێنەوە. کەواتە یەک دوو سێ. پۆلەکان. من زۆر نزیکم لە پۆلەکانەوە. زۆر باشە. کەواتە ماری پرسیارێکمان بۆ بێنە. پۆلی چەند بوو؟ دوو بوو. پۆلی دوو بوویت؟ بۆکسی پۆلی دوومان بۆ بکەرە. پۆلی یەکی؟ پۆلی کەواتە بۆکسی ژمارە یەکمان بۆ بکەرەوە. ئەوە قەینا باوا بێت.
ئادەی بزانین پرسیارەکەمان چییە؟ پرسیاری چەنەمە ماری؟ پرسیاری پێنجەم ئەڵێت بەچی ئێمە ئەتوانین شێوە و ڕەنگەکان ببینین؟ بەچی؟ من بیڵم؟ نانە بە هاوڕێکەمان بیڵێ بەدەست یاخود بە چاو یاخود بەلووت بەچاو. ئەدەی بزانین ڕاستە؟ هەربژی هاوڕێکەم پیرۆزە ئەم هاوڕێشمان براوە بوو تا ئێستا هیچ هاوڕێکمان هەبووە کە براوە نەبێ؟ هیچ هاوڕێکم واتە هاوڕەکانی ئەمڕۆمان زۆر ژیرن هەر بژین ئێمەش لەبەرەوە ناوی بەرنامەکەمان ناوە ژیری و دیاری. زۆر باشە با پەیوەندیەکی تر وەربگرین بە ناوی ستایش چۆنی؟ باشی دادەتەوەر؟ قوربانە بە من باشم تۆ چۆنی دەن و باسە؟ وەڵا الحەمدولله. یاخوا باش بیت ئەی پێمان بڵێم لەکێوە پەیوەندیت پێوە کردوین ستایش هەر چۆنە هاوڕێی بەرنامەی لە پایتەختەوە ستایش زوو پەیوەندیمان پێوە کاماری بەڕاست؟ ستایش چەند ساڵی؟ من تەمەنم 12 ساڵە. تەمەن درێژ بیت یاخوا. سپاست دەکەم. هیچمان پێشکەشەکەی؟ نەوەڵا. دەست خۆش باشە پڵێکی بەهێزی بۆ لێبین. زۆر باشە. ستایش بەڵێ. هاوڕێ نوێەکەی بنەناسی؟ نەوەڵا. ناوی ماریە ئەم هاوڕێ نوێیەمان. چۆنی ستایش؟ باشم ئەی تۆ چۆنی؟ من زۆر باشم تۆ؟ خۆشحاڵم بناسینت. منیش هەروەها زۆر خۆشحاڵم. تۆ حەزەکەی یەکسەر بڕۆین بۆ لای چرخەکە؟ بەڵێ. کەواتە با بڕۆین بۆ لای چرخەکە. با بێکەوە بڵێین یەک دوو سێ. بابزانین چیمان بۆ دەرەتێ؟ دووبارە هەڵبەرەوە. ئەم جارە زانی مانای چییە ئەوە تەواری هاوڕێم؟ ئەم جارە زانی مانای چییە؟ ئەم جارە مانای چییە؟ مانای ئەوەیە دووبارە چرخەکە بسوڕێنە. کاتە دووبارە یەک دوو سێ. پیرۆزە ستایش بۆی بەزراوەی یەکێک لە دیارەکانمان و ئێمە دیارەکەت بۆ نێری نەتوانین لە ڕێگەی نووسنگەکانمانەوە دیارەکەت وەربگری. خوات لەگەڵ. خافیز. ئازیزانی ئێمە بەرنامەی ژیری و دیاری بە سپۆنسەری IQ بەردەوامە و هەموو ڕۆژێک لە سەعات 4 بۆ 5 بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتانە بێ. من و ماری هاوڕێم پێشکەشتانەکەین ئینجا هەروەها پێویستە ئێوە هەموو ڕۆژێک بینەری ماوەی مناڵان بن لە سەعات 3 بۆ 5. باڵێ ماری دواتریش لێم پرسید بەڵام دڵنیام کەیسا بینەران سێرمانەکەن و لەلایەن پرسیارە کە بەرنامە تایبەتەکانمان یاخود بەرنامە جیاوازەکانمان چییە؟ بەرنامە ڕیکۆردەکانمانەڵی تۆ؟ بەڵێ. من دوو بەرنامەی ڕیکۆردکراوم هەیە. دانێکیان بۆم باسکردن هەر جارە و گەشتێکە وایە؟ بەرنامەکەی تریشمان پەرسەندنە. ئەزانن پەرسەندن چییە؟ بۆیان باسکەم تەواری هاوڕێم؟ چییە؟ پەرسەندن بەرنمەیەکە هەر جارە و باسی شتێکەکەین. بۆ نمونە باسی گڵۆپەکەین. باسی ئەوواکەین کە چۆن مرۆڤە سەرەتاییەکان بۆ ڕووناکی چیان بەکارهێناوە کە لە سەرەتایە تیشکی خۆریان بەکارهێنەوە ئینجا وردە لەگەڵ پێشکەوتنی مرۆڤایەتیە گۆڕاوە بۆ مۆم و هەروەها وردە ئەوێت بەم گڵۆپەی ئێستا. جاماری ئەو بەرنامەیە و زۆر تایبەت و جیاواز و جوانی شەلێت بەیوام کە بەردەوام بی ئەی بەرنامەکەی تر بەرنامەکەی تر ناوی هەر جارە و گەشتێکە.
هەر جارەوە لەگەڵ کۆمەڵێک مناڵی ئازیزی هاوڕێمان گەشت ئەەکەین بەرەو ناوچەیەکی دێرینی کوردستان هەم بۆ ئەوەی بە هاوڕێکانمی بناسێنم شوێنەکە هەم بۆ ئەوەی بە ئێوەی بناسێنم بۆ ئەی کاتێ ویستان بڕۆن بۆ سەیران لەگەڵ قوتابخانەکانە یاخود لەگەڵ خێزانەکانتانە ئەتوانن بڕۆن بۆ ئەو شوێنانە چونکە زانیاری تاوتان لەسەری هەیە بە بۆنەی بەرنامەکەی ئێمەوە زۆر ڕاستە دەست خۆش گلەیش بێ من و زیتەڵە تایسە نەبردووە بۆ گەشتانە لەگەڵ خۆتە ئەرێ بەڕاست باسی زیتەڵە و کرد ئێستا بیرم کەوتەوە زیتەڵە لێرە نییە؟ زیتەڵە ئەو زیتەڵە لە ماڵ نییە بینی خۆمان بێ ڕۆژ بۆ سەیران ئەی بۆچی ئێمە نەبرد بەم کێشە ڕۆژەوە بۆ سەیران ئەی بۆچی ئێمە وەرەگرێ لەگەڵ گورج و گۆڵە کاتە گلەی بێ زیتەڵە لە تۆش ئێمە و نەبر بۆ گەشتەکەت زۆر باشە ماری ئەنجەنۆرەی منە کە باسی بەرنامە نوێەکەم بکەم گفتوگۆ لەگەڵ ئێوە منیش هەر جارە و لەگەڵ کۆمەڵێک مناڵی هاوڕێمە دانیشین پێکەوە گفتوگۆکەین باسی ئەو کێشانەکەین کە مناڵەکان هەیەە ئەم بەرنامەی ئەمڕۆمان باسی ێزانی چیمان کرد باسی ترسمان کرد ترس زۆربەی مناڵەکانی هاوڕێم هەیەە جا هەنێک هەیە ترسی هەیە لە تاریکی هەیە ترسی هەیە لە ئاژەڵ هەیە ترسی هەیە لە بەرزایی جە پێکەوە گفتوگۆمان کرد و چارەسەرمان لە کۆتایی یا بۆ دۆزیەوە لەوانەیە لای زۆربەی دایک و باوکانیش پرسیار بێکە چارەسەرەکە چۆناییە چۆن هەوڵ بن لەگەڵ مناڵەکانی خۆیانە ئەم کێشەیە چارەسەر بکەن ئەتوانم بینەری بەرنامەی گفتوگۆ لەگەڵ ئێوە بن لە یوتیوبەکەشمان دائەنرێتەوە یوتیوبەکەمان نای چەماری کورد ساتکی دەست ئەتوانن تەواوی بڕگە و بابەتەکان لە یوتیوبەکەمان ببینەوە چیرۆکەکانی دافیرە بەردەوامە هەر جارە و چیرۆکێکمان بۆ خوێنێتەوە بڕگەکانی شوێنەیە کە ئەویش بە کاری دەستی و بە دروستکردوێنەی جیاواز بەڵێ منیش لەگەڵ یایکەمەوە تۆش وای منیش وا مەزانیت زۆر خۆشە من زۆر چێژە بینم لە وێنە کێشان ماری منیش هەروەها کە ئەوە دادەشێنەیە بینم ئەوە وێنەکانە کێشێ منیش وەکو ئەو ئاوە دووبارەیەکەمەوە خەتەکان باشە ماری تۆ بەچی وێنە زۆرە کێشی من بەس لە بۆیە کاتە بۆی پلاستیک بەڵێ بۆی چەوری هەر بژیت منیش بۆی چەوری زۆر بەکارێنم و زۆرم حەز لەیە ئەو وێنەی سروش زۆرە کێشم ئەی تۆ من وێنەی ئاژەڵ زۆرە کێشم کاتە حەزت لە ئاژەڵ ئاژەڵەکانم ئاژەڵێک زۆر خۆشەیە من هەموو ئاژەڵەکانم خۆشەیە بەڵام بە تایبەت پشیلەم زۆر خۆشەوێت زیزان ماری پشیلەیەکیشی هەیە منیش پشیلەیەکە بێ بەڕاستی زۆر بیری پشیلەکەشمەکەم ئێستا منیش زۆر بیریەکەم باشە ماری باسی ئەوشمان کرد ئەنج چی ماوە باسیکەین بڕگە و بابەتی جیاوازی تریشمان ماوە بەرنامەکانی زیتەڵەشمان بیر نەچێ کار جارە و ئەویش ئەڕوا بۆ گوندێک مناڵەکان بەسەرکاتەوە گفتوگۆیان لەگەڵەکە و لەگەڵیشە فلم کارتۆنەکانمان باڵێ فلم کارتۆنەکانمان ئەنیمێشنەکانمان کە ئەنیمێشنی تازەمان هەیە زیتەڵە تۆشوەکو من بیری زیتەڵاکەی وایە قەیناکە ئەم جارە زیتەڵە جێگەشی دیارە زانی ڕێک ئێستا ئەوە سریەکەم زیتەڵە دیار نییە زۆر ناخۆشە قەیناکە سبێنەی بینینەوە بێنێتەوە بۆ داوام کەواتە زیتەڵە زۆر تامەزڕۆین بۆ ئەوەی سبێنێ بوو بینین ئێستا هاوڕێی کۆتاییمان لەگەڵایە کە ناوی نازە ناز چۆنی ناز گوێت لە ئێمەیە ناز ناویشی خۆش ئازانی ناوی زۆر خۆشە بەس من گوێم لە دەنگی نیە تۆ گوێت لێە منیش گوێم لە دەنگی نییە ناز گوێت لە دەنگی ئێمەیە ناز گوێمان لە دەنگی نییە کاتە ماری ئێمە ئەتوانین لێرەیە کۆتایی بێنین بە بەرنامەکەمان و بڕۆین بۆ لای هاوکارمان ڕەوەند کە مەگەزینتان پێشکەشەکە بەس پێشوەی بڕۆینە لای ڕەوەند بزانی ناز
ئەتوانین گوێمان لە دڵنی بێ چونکە گوناحە کۆتا هاوڕێمانە ناس ئەلو ناس چانسێکی کێنێ پێشەوەی کە بڕۆینە لای کورسات مەگەزین با بزانی ناز دەتوانێت وەڵاممان باتەوە بەداخەوە نازمان لەگەڵان نییە کەواتە ئەڕۆینە لای هاوکارمان ڕەوەند بەڵام با بیرمان نەچێ و گلەیشمان لەسەر نەبێ زۆر سپاس بۆ سپۆنسەری بەرنامەکەمان IQ هاوڕێکانم پیرۆزیان بێ کە ئەمڕۆ هەمویان براوە بوون ئەوانەی کە لە سلێمانین ئەتوانن دیارەکانیان وەربگرن ئەوانەشی کە لە دەروی سلێمانین ئێمە خۆمان دیارەکانیان بۆ ئەنێرین بەڵام با بیرمان نەچێ هاوڕەکانم بزانن کە سبەینێ منتان لەگەڵم لە بەرنامەی ژیری و دیارە ڕاستە کەواتە سەعات 4 بۆ 5 بینەری ماری بن سبەینێ و